داعش لەگەڵ ئەوەی ماڵوێرانی بۆ عێراق و سووریا هێنا یەکێک لە ئامانجەکانی تری وێرانکردن و شێواندنی شارستانیەتی هەردوو وڵات بوو. سەرەڕایەوە وێرانکردن و باتاڵانبردنی سەروەت و سامانی وڵاتشی هاتە سەر. لە مێژووی مانەوەی داعش لە سنووری پارێزگای موسڵ و بەشێک لە شارەکانی تری عێراق ئەوەی ویستی بەرامبەر بە شوێنەوارە دێرین و پیرۆزەکان کردی کە بەپێی تازەترین زانیاری داعش بۆتە هۆی وێرانکردنی 360 شوێنەوار لەو سنوورەدا. لەناو ئەو شوێنەوارانەی وێران کراون بە پێی ئامارەکان زیاتر لە 300 مزگەوت و گڵکۆ و کڵێسای تێدایە کە مێژۆکانیان بۆ سەردەمانی کۆن دەگەڕێتەوە. ئەم چەند نمونەیە بەشێکی کەمی ئەو وێرانکاریانن کە داعش لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا ئەنجامی داون. بە پێی ئامارەکان چەند ڕۆژێک لە دوای داگیرکردنی شاری موسڵ چەکدارانی داعش پەیکەری حەماسەیان تێکشکاندووە. دواتر لە کۆتایی ساڵی 2014 مەزارگەی ئەربعین لە شاری تکرید وێران کرا کە لەناو ئەو مەزارگەیەدا گڵکۆی 40 هاوڵی تێدایە کە لە کاتی فتوحاتی ئیسلامی لەو سنوورەدا شەید کراون. کەنیسەی خەضرا لە ساڵی 2014 وێران کرا کە تەمەنی بۆ 1300 ساڵ دەگەڕێتەوە لە شاری تکرید. مزگەوتی سوڵتان وەیز دەکەوێتە باشووری شاری موسڵ یەکێکە لە مزگەوتە دێرینەکان. لە کۆتایی ساڵی 2014 لەلایەن چەکدارانی داعش تەقێنرایەوە. کتێبخانەی گشتی موسڵ لە ساڵی 2015 لەلایەن چەکدارانی داعشەوە وێران کرا و بەشێکی زۆری پەرتوکەکانی بەتاڵان بران و لەناوبران. قەڵای تەلعفەر داکەوێتە ڕۆژاوای موسڵ دواتر داعش تەقاندیەوە. مۆزەخانەی موسڵ کە شوێنەوارێکی دێرینی ئاشووریەکان بوو لە مانگی شوباتی 2015 لەلایەن چەکدارانی داعش وێران کرا. شاری خضر لە مانگی 3 ساڵی 2015 وەزارەتی گەشت و گوزار و شوێنەواری عێراق ڕایگەیاند چەکدارانی داعش هەستاون بە وێرانکردنی کە شوێنێکی دێرین و گەشتیاری بوو لە باکووری شاری موسڵ. شوێنەواری نەمرود لە مانگی 3 ساڵی 2015 لەلایەن چەکدارانی داعش وێران کرا. بە شۆفڵ و ئالیات ڕێکخراوی یونسکۆش بە تاوانی جەنگ ناوی برد. نزرگەی نەبی یونس لە مانگی 5 ساڵی 2015 چەکدارانی داعش هەستان بە وێرانکردن و تەختکردنی. لە ساڵی 2016 چەکدارانی داعش هەستان بە تەقاندنەوەی کۆشکێکی دێرین کە بۆ سەردەمی ئاشوورەکان دەگەڕایەوە. ئەمەش دوای بردننی کەلوپەلە بە نرخەکانی. کۆتا کارەساتەکانیش کە داعش بەسەر کولتور و کەلەپوری شارستانی عێراقی داهێنای تەقاندنەوەی مزگەوتی نور بوو. ئەو مزگەوتەی ئەبوو بەکر بەغدادی تێیدا بۆ یەکەم جار دەرکەوت و خەلافەتی داعشی تێدا ڕاگەیاند. هەروەها تەقاندنەوەی منارەی حەدبا کە ئەویش یەکێک بوو لە شوێنەوارە دێرین و ناوەزەکانی عێراق.